بەیاننامەی بەرکەوتوانی کیمیاباران لە ڕۆژی جیهانی قوربانیاندا. بەڕێزان، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی تەندروستی، سەرەتا بە ناوی قوربانیان و بەرکەوتوانی کیمیابارانەوە لەم ڕۆژەدا دووبارە و چەند بارە نیگەرانیەکانی خۆمان دەخەینە ڕوو لەمەڕ پەراوێز خستنمان و نەبوون یا کەمی ئیرادەیەک لە هەمبەر بەدەمەوە هاتن و هەوڵدان بۆ ساڕێژ نەکردنی برینەکانمان و ڕزگارکردنمان لەم مەینەتیە و ئەو دۆخە سەختەی کە ژیانی ڕۆژانەمانی تێدا بەڕێەکەین. ئەمە لە کاتێکدا ئێوەی کاربەدەستانی ئەم هەرێمە باش دەزانن ئێمە وێ ڕایبەخشینی دەریایەک لە خوێنی ئازیزانمان و سووتانی جەرگ و بێکەسیمان کە هۆکاری گەیشتن بەم خۆناغەی فەرمانڕەوایی ئێستایە تا هەنووکەش بەدەم ئازارەکانمانەوە دەناڵێنین و بارودۆخی سپەینێمان لەمڕۆ خراپتر و نالەبارترە بێ. بۆیە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان بە ژیانی ئێمەی قوربانیەوە ئاوەڕی جددیمان لێبنەوە و هەنگاوی پێویست هەڵبگرن لەم بوارەدا. وەک سەرەتاییترین مافەکانمان کەمێک لەباری قورسی سەرشانمان وەلا بنێن. هەرچەندە دەبوو و دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان یادکردنەوەی ئەو ڕۆژە جیهانی بقۆستایەتەوە تا بیکاتە فاکتەرێکی گرنگی ناساندنی تاوانەکانی دەرحەق بەگەلی کوردمان و گرنگیەکی هەمەلایەنەی پێ بدرێ و ئەم کەیسە بکاتە پاڵپشتێکی نێوخۆیی و دەرەکی بۆ سەنگ و پێگەی هەرێمەکەمان. بۆیە لەم ڕۆژەدا داواکاریەکانمان بەم شێوەیە دەخەینە ڕوو. یەکەم، پرۆژە یاسایەکی تایبەت بە بەرکەوتوانی کیمیاباران لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئامادە و پەسەند بکرێ و بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە سەرجەم ماف و ئیمتیازاتەکانی بەرکەوتوانی تێدا دیاری بکرێ. تەرخانکردنی بڕەبوجەیەکی تایبەت بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان، چونکە زۆربەی بەرکەوتوانمان ماوەی 4 ساڵە سەردانی پزیشکەکانیان نەکردوتەوە و کات و سەردانەکانیشان بەسەریدا تێپەڕیوە کە ئەمەش گرفتی زیاتری تەندروستی بۆ دروست کردوون. قوربانیانی کیمیاباران چاوەڕوانی ئەوە دەکەن لە پرۆسەکانی چاکسازی حکوومەتی هەرێم ئاوەڕی جددیان لێباتەوە و هیچ پاساوێک نەهێنرێتەوە بۆ بڕینی منحەکەیان و بارگرانی سەرشانیان زیاتر نەکا. ئاوەردانەوەی جددی لە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە پارێزگای هەڵەبجە بە هێنانی ئامێری پێشکەوت و پزیشکانی پسپۆر تا بتوانرێ سوودی لێوەربگیرێ بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان و ڕاهێنانی کارمەندانی فەرمی نەخۆشخانەکە کە ئەمەش دەبێتە سەنتەرێکی تایبەت بە بەرکەوتوانی کیمیاباران نەک هەر لە هەڵەبجە بەڵکو لە تەواوی هەرێمی کوردستان. هێنانی تیمێکی پسپۆر بە مەبەستی پۆلێنکردنی بەرکەوتوان بەوەی ئەوانەی لە ناوخۆ چارەسەریان هەیە بۆیان بکرێ و ئەوانەشی لە دەرەوە چارەسەریان هەیە ڕەوانەی دەرەوە بکرێن. ئێمە لە هەموو کات و ساتێکە بەیاننامەمان هەبووە بۆ بەکارهێنانی چەکی کیمیایی و کۆبوونەوەمان کردووەوە پێویستە بەوەی کە لیژنەیەکی تایبەت لە ڕێکخراوی OPCW بنێرێتە کوردستان بۆ ئەوەی تاقیق لەو کارە بکەوە ئەو ئانەی کە چەکی کیمیاویان تعیین کردووە تاوانبار بکرێن و بە سزای خۆیان بگەێن. بێگومان هەر لایەک بیکات تاوانێکی گەورەی و تاوانی جینۆسایدە بەرامبەر گەلەکەمانەکرێت. هەڵوێستی ئێمە هەڵوێستمان ڕوونە، ئێمە دژی هەموو تاوانکارێکی جینۆسایدین، دژی هەموو بەکارهێنانێکی چەکە کۆمەڵکوژیەکانین لە جیهاندا.